بافڵ تاڵەبانی ئەو سەرۆک حیزبەی کادرەکانی حیزبەکەشی گاڵتەی پێدەکەن و بە شێت ناوی دەبەن. بافڵ تاڵەبانی سەرۆکی یەکێتی لە دوای بوونی بە سەرۆک حیزب بەردەوام بەجلێکی سەربازی شەڕ دەردەکەوێت و قسەی حەلەق و بەلەق دەکات. یەکێکە لەو بەرپرسانەی زۆرترین جار قسەی خۆی دەخواتەوە وەک ئەوەی نەخۆشی لە بیرچوونەوەی هەبێت. پارتی دیموکراتی کوردستان کاک مەسرۆری هەڵبژاردووە. من دەستخۆشییان لێ یەکەم و پیرۆزباییشم لە جەنابی کرد. پێشم وایە زۆر سەرکەوتووە بێ و ئەشتوانین زۆر بە ئاسانی ئیش لەگەڵ کاک مەسرۆر بکەین. کاک مەسرۆر وازحە. یعنی نا یعنی نا. ئەرێ هەر بەڕاست دەبێ سەرۆکی یەکێتی نەخۆشی لە بیرچوونەوەی نەبێت. بافڵ تاڵەبانی هەمیشە بەرژەوەندیەکانی خۆی پێش بەرژەوەندی حیزبی و نیشتیمانی خستووە. تەنانەت چەندین جار لە جێ قوبات تاڵەبانی برای وەستاوەتەوە و کودەتای بەسەر لاهور شێخ جەنگی ئامۆزایدا کرد کە لە کۆنگرەی یەکێتی زۆرترین دەنگی بەدەست هێنا و دواتر وەکو ڕێزێک بۆ مام جەلال قبوڵی کرد بافڵ تاڵەبانی ببێتە ئەنجام سەرکردایەتی و دواتر هاوسەرۆک. جگەلەوەی یەکێک لەو کەسانەیە کە خیانەتی 16 ئۆکتۆبەری ئەنجامدا و لە پێناو دەستکەوتی مادی لەگەڵ گروپە چەکدارەکانی عێراق و هەژدی شەعبی ڕێککەوت و خیانەتێکی مێژووی ئەنجامدا. لەگەڵ نزیکبوونەوە لە هەڵبژاردن دووبارە و سەرۆکە ژانی گرتۆ و بەردەوام باسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکات وەکو ئەوەی خەڵکی بیری چوو بێت کە واستەی بە قوبات تاڵەبانی برای دەکرد تاوەکو وێنە لەگەڵ سەرۆک وەزیران بگرێت. هەر ئەمە نا بافڵ تاڵەبانی داڵدەی ئەو کەسانە دەدات کە لە کاری تیرۆر تێوەگڵاون. لەوانە وەها پەڵەبجەیی کە تاوانباری سەرەکی تیرۆری هاوکار جافە. دوایەوەی ئەژی ئەمین زانی کە ژیانی لە مەترسیە بەهۆی پلانەکانی بافڵ تاڵەبانی ڕایکرد بۆ هەولێر و دواتر بافڵ تاڵەبانی وا مامەڵەی دەکرد کە نایناسێت و دەیگوت من بە پۆستاڵەکانم ئامۆژگاریم کردووە کە نەک سیاسیەک منداڵێکیش ئەم جۆرە قسانە ناکات. کادرانی پارتی حەقە زوو نەسیحەتی کەن وەختی خۆی کۆن بە پۆستاڵەکانم نەسیحەت بکەن.